بیسەران و بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت سەبارەت بە بربەرزەکانی بەردەم ئاوەدانکردنەوەی دەڤەری شنگال کە وەک دەزاندرێ حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات هۆکاری سەرەکی لە بەردەم ئاوەدانکردنەوەی دەڤەری شنگال بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە. لە بەرامبەردا ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان بەرپرسانی ئەو پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە ئەم پرسەی بە سیاسی کردووە وایزەکانی پەکەکە لەو ناوچەیە هەن بە هیچ شێوەیەک کۆسب نین بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکە. بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە بەڕێز عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز عەلی عەونی بەخێربێن بۆ باسی ڕۆژ. با سەرەتا لە پەیوەندیەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە دەست پێ بکەم. ئێستا پەیوەندی نێوان ئەو دوو حزبە لە چ قۆناغێکدایە؟ بله زۆر سپاس. ڕاستی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بە هەموو چاق و باڵت خۆڤە و ئەو هەموو ناوێتوانە سێر حرفی بەداخەوە vêgavê rolê pêşengî û wekî birayet me soranît bijin kewasûrên bel leşkerî bo her çar welatên dagîrkerên Kurdistanê li her çar parçeyên Kurdistanê digerin. Ev ê wekiriye bi xwesepandin û bi ferzkirina siyaseta wana ya şaş ya bi navê demokratiya gelan û xwelîbserî û xweserî û ew efkarên moraybûkçînk û înayên el Kurdistanê da piyade bikin di dewlet nexwastin û dijatîkirin ser xewna dewletê welê kiriye nek tenê xwexistiya dijberî û nakokiyê gel Partî Demokratîk Kurdistan bigire gel hemû partî û aliyên siyasiyên Kurdistanê di alê fikrî û hizrî da nakok e eger li aliyên siyasî û eskerî jî da teqrîben rewş negihand bide barodoxekê nêzîkî teqîn û xirabûnê bi xwesepandinê û pêşgirîkirinê li ber singê xebata rizgariya gelê Kurdistanê. Li aliyekî li vê derê destê xwe têkel kirîne gel grûpên milîşiya û heşda şeعبî û cemaetên malikî bi navê wê ku ev hikûmeta şerîye bi îltîzamiye piyasa û dam û dezgehên hikûmeta Herêma Kurdistanê dikin. Ji aliyê dîve dijî siyaseta neteweyî û serbixwîxwaziya Kurdistanê ratwestin xwe ber hêzin siyasî girtiye. Li bibûre ji aliyê dî li ber sînûrê Îranê rawistayne bersingê partî û aliyên siyasiyên Rojhelata Kurdistanê girtine bûyne pasewanên sînûrên Komara İslamiya Îranê. Li Sûriye bi destêkilkirin û xwedane desta Bişar Esed û Hizbullaha Lubnanê li wêrê cewek çêkiriye pêşiya xebata neteweyî digirin lê nahêlin partiyên di nava Encumena Niştimaniya Kurdistan Sûriye NKS biçin qada xebata heqîqî û rasteqîneya xwe dirêje. Kurdistanê keşekê zêde tundutîj belê. بۆچی ئێستا ینی ئەوەندە ڕەخنا لە پارتی کرێکارانی کوردستان لە پەکەکە دەگرن لە کاتێکدا ینی دوو هەیڤبەر لە ئێستا دوو مانگبەر لە ئێستا ینی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی ئەنقەڕەی کرد و هەوڵی دەدا جارێکی دیکە پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە. ینی لە کاتێکدا ئەگەر هێزێک ئەوەندە ئێوە پێتان وایە بە شێوەک لە شێوەکان سیاسەتی دەرەکی جێبەجێ دەکات لە باشووری کوردستان بۆچی ئێوە لە خەمی ئەوە دابوون لە تورکیادا پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە؟ بله جهه داخل پارتیا کارکرین کردستان PKK ده غیابا ریبر خدا به تایبتی جو به خطا و یک گشتی جی زیده دوی قناغه دا خشیان ناف سنگ و همیزا دجمنو داگیرکرین کردستان و سیاست داگیرکرین کردستان پیاده دکن. وظیفه پارتی دموکراتی کردستان سروکاتیا پارتی دموکراتی کردستان و همو آلیین کردستانیین نتوی او آلیکاریا PKK بکن جوه زونگاوه جوه زلکاوه در بکوین بینت خطا نیشتیمانی دا. اکش وا خطا او کو ام بشن دلیوه که دموکراسی و
گفتگو و دانوستاندن بوانا چکینگ و بشن جوه اوا تندوتیجیا خوا و بلا فروشتن و بلا کرین بو پارچین هێزەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بەرگریان لە شنگال کرد ئایا ئەمە لە چوارچەوەی بەرژەوەندی نەتەوەی نەبوو؟ یک اولا اگر تا جاره که کاره که باش کر اول دلیل ونی نه حتی تو و سو استفاده شوی کاری بکی حقیقت پارتی کرێکارانی کوردستان و قوناغا شول باش کریم و قوناغه دا گوتی گلکس پاس تو عین قوناغه دا هر دو همان روزان دا پارتی دموکراتی کوردستان و سروک بارزانی حکومت هریما کوردستان هیزن لشکر کوردستان ده هوارا کوبانی چون کوبانی رزگار کردن قط منه گود ما کوبانی رزگار کرد دویت ایدی کوبانی بومه بد اگر وگاوه بو نمونه خود نکت آگر بر ببت مالا جیرانه تا تو بچی هاری کاریا جیران خو آگری بتامرینی و تو بيجي والله من اف اقرا طمران دي ايدي اف خانيه بو من اف قساكا قالك انا منطقيه هاف خباتيه قال لي ما لا بارچين دي دخوازت کو هم بچين هاري كاريا يقود بكين او پاككات زانتن کو چه هاري كاريا مازن ج باشور كردستان و روجاوای كردستان يعني هزيكي كردي كبجدار بوا يعني لبرگري كردن لدوري شنگال ئەوەندە حساسیتان لەگەڵدا هەیە یعنی ناتانێ وجودی ئەو هێزە لەو ناوچەیەدا هەبێ کەچی بەرامبەر بە بوونی هێزی بێگانە وەکو بوونی یەکەیەکی سوپای تورکیا لە باشووری کوردستان یعنی بێدەنگن ئەم حساسیتان نییە بۆچی دەبێت لە بەرامبەر هێزێکی کوردی ئەمەندا بێنە دەنگ ئەولاً کامەران بله کامەران هەبوونا هێزن تورکی لە باشووری کوردستان پکک سبب بوو حکوومەت هەرێما کوردستان و پارتی دموکراتی کوردستان هێزن تورکی ناینانە وێرێ بەلکو فتنەگێڕی و مەدان نەدیتنا خۆ و گوهاسنا مەدانە شەڕی خۆ بۆ ناو باشوورێ بوو سەبەب ئەف بەڵا هێزن تورکی هاتت وێ مەدانێدا هەبوونا هێزن پکەکێ لە باشووری کوردستان بڤی ئاوایی مەمنوعە قەدەغەیە ناڕازی نەژێ وەکو چەوە ئەمش وجودا هێزن تورکی لە باشووری کوردستانê ناڕازینە و مسببن هاتنا vê hêzên تورکی jî têxîna stûyê PKK divêt PKK siyaseta xwe vî awayî nekirba ku vê gavê welê bêtin hêzên Türkî neêne verê carna em dibînin ta'n û توانجا digirin حکوومەتا کوردستانê yek ji serkirdên PKK digot ez wextê debabên Türka li bamarnê dibînim şermêj xwe dikim ser axa Kurdistanê debabên Türka hene من گوتێ باشە تو شەرم ناکێ و دەبابێن تورکا لە دیاربەکرێ هەنە لە وانێ هەنە لە موشە هەنە لە ئەرزڕومێ هەنە لە قارسێ هەنە لە ئورفایە هەنە لە هەر دەرێ هەنە باشە ئەگەر شەرم بت و چمانە چوە دەبابەشوان سەر ئاخا باکوورێ کوردستانی دەربێخی و ئەف بەڵایە وەیە بۆمە چێکری لەما هێزە مەدانە حەقیقیە هێزن پەکێکی ئەوەک و بچیتە باکوورێ و کار بکرد بۆ خزمەتکردنا خەلکێ ما بۆ ڕزارکردنا ئاخا کوردستانی لێ درێ نەکو بێت ئەف پیچە ئازادیەک و باشوورژی چێبووی ببیتە سەبەبێک و دەستێ لەشکرێ تورکا بکشێت بەڕێز ئەونی ینی لە پێشوودا ینی لە سەرەتای دەست پێکردنی شار دژی داعش ینی بە شێوەیەک لە شێوەکان هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئامادە بوو ئەو هاوکاریە سەربازیانەی کە لە دەرەوە داهاتن بۆ دەستی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو چەکانە تەنانەت بدات بە هێزەکانی سەر بە پەکەکەش ئێستا بۆچی ینی معادلەکە گۆڕدرا ینی بەرپرسانی پەکەکە بە ئاشکرا دەڵێن پەیوەندی ئێمە لەگەڵ پارتی هیچ کێشەیەکی نەبوو معادلە نەگۆڕدرایە کاک کابران بەڵێ بەڵێ بەرپرسانی پەکەکە بە ئاشکرا دەڵێن ینی هۆکاری پارتی ئەوەیە کە ینی فشاری ئەکەپەیە لەسەر پارتی فشاری ئەردوغانە لەسەر پارتی و دەیانەوێ بەدەستی کورد ینی خوێنی کورد بڕژێ پارتی لەژێر فشارە هیچ ئالیەک و هیچ دەولەتێکدا نەبووە و پشبلی فشارە ملەتی خۆ هیچ فشارێکیشی کرد سەرخۆ قبول ناکردن ئەو ڕاست نینە پەکەکە ژیوا تهدید و گەفادت دەبێتن شەڕێ ناوخۆی بدە ئەسڵەن پەکەکە سوء ئیستیفادەش پەیاما سەرۆک بارزانیت کرد کو دەبێژێت ناچێ بتن جارێکا دی خوینا کوردان بە دەستی کوردان بێتە ڕێشتنە ئەو ژێت زانن ئەوە هەلوێستێکێ نەتەوەیی سەرۆک بارزانیە سوء ئیستیفادەش بە هەلوێستە سیاسیە سەرۆکاتیە پارتی دموکراتی کوردستان و حکوومەتە هەرێما کوردستانت بکەن
پککه دما هەڵبژاردنن ساڵا 1992 یەکەم پەرلەمانی کوردستان یەکەم حکوومەتە کوردستانی کابینا حکوومەتە کوردستانی کوچێ بوو یەکەم عالیە وێ دنیای بوو و ئەعلانە شەڕی گەل حکوومەتە هەرێما کوردستانی کرد و بەری بەعسیا بەری میت و ئیت و بەری تورکا و بەری ئیرانێ و بەری عێراقی و بەری سووریێ تەنها هێزاک و شەڕێ ماکردی پەکەکە بوو پەکەکە دوسێ جارێ دیژی خۆجە ڕەباندینە شەڕێ هەرێمێدا بەداخەوە ئەم خوزیە ناخوازین مع الأسف ئەم vêga vêjikit bêjîn hikûmeteka şerعî muesseseyeka şerعî li herêma Kurdistanê heye her hêz û aliyekê dî bixwazit xizmeta vê Kurdistanê bikit divêtin bin çetr û bin sêber û bin emr û awamirê hikûmeta Kurdistanê bit hêzên dîl dervey vê diçin bêîltizamiyê diçin xedirkirinê diçin zorgotinê PKK meydana wê ya heqîqî Bakurê Kurdistanê ye bila kerem bikin biçin gundekê Bakurê Kurdistanê rizgar bikin şûna van firûfîşalên ku ev rûkelvêrê va fişefişkirinê bila biçin Bakurê rizgar bikin ne wek wana çawa Şirnax wêran kir Cizîr wêran kir Silopî wêran kir Nusaybîn wêran kir Gever wêran kir hemû xak û xûnê keşan milletê me jî awara û derbiderkin ew rêkin xebatên siyasî nînin vêga vê jî سبب نه امین مشکلات دو طرف نینن مشکلات یک طرفه کو PKK PKK ویدر میدان وانا نینه ام ممنونی وان روجت وانا نه خدمت کرینه هر وقت محتاجی ماجی بن دیف طلب وانا کو چام چونه کوبانی بجارن بینجی خبات عمل جن دیجی لازم بتام آمدن خدمت براین خواب بکن اما ما فوان نینه حساب برزیه به دست کفتن وی ملتی و به حکومت منتخبه وی ملتی بکن باش اوان دلن مانەوەی ئێمە لە دەڤەری شنگال بۆ پاراستنی ئەو ناوچەیە لە مەترسیەکانی داعش و مەترسیانش کە لە ئایندەدا دێنە ئاراوە بەڕێز عەلی گوێت لێمە بێگومان ئەvە ئیدعاکە ڤاڵایەکە کامەران ئەو مەترسینە vêgavê li ser avedanbûna şingarê li ser zivirîna van xelkit nava van kempa bizanin çir kawdanekek û xelkê ezîzên me yên şingarî pitir pêxweş bin van xîvetên deryayên nayloniyên bêserûber bin ne ku biçin ber wê metirsiya ku vêgavê PKK bi wan re xulqînitin û bedaxewa vêgavê xelkê şingarê hêdî hêdî gazin dê xwedkin û civîna wana ya ber şerfeddîn باشترین دلیل گازندن دایکوبابن وان کچن کو PKK بی اذن دایکوبابا بیستن وانای قانونی برین وگاول حقوق انسان دا گازنده جتنه کنه کو زاروکان دبن ناف شرن خدا اوا PKK دخوازت الویدر پلکشا اشعالیه کی پلکشا ترکا بکد بووره هندی دی عسکر ترکا بینتا ناف آخر هجت یعنی هپگا یا پجا برپرسانی او رخراوانا با اشرا باز لو دکن اوان به هیچ شویک هیچ منداڵێکیان نەڕفاندووە و هیچ منداڵێکیان بە زۆری نەهێناوەتە نێو ڕیزەکانی خۆیان و دەرگاشیان کراوەیە بۆ ئەوەی ڕێکخراوی نێودەوڵەتی دێ هەر لایەنێک دێ بە دوواداچوون بکە دیارە راپۆرتێن ڕێکخراوên çavdêriyên mafê miroviş aliyekî û aslen nêzikiya me xop şingariya zelamê şingarî hatiye def min gazin kiriye gotiye اگر از خدا نکچا خانه بم هات تو بی ها داعش ببت ها PKK بت چه فرق چیه فرق چیه کو اگر کچا من از خدا نکچا خانه بم راست نابجن ما اوجی مجبورن بخواه ادعای بکن اما شنگاری وگاوه بهناوه ترسه و بهناوه خطره هلوشاندن عائلین وانا جی دکنش دست PKK و هم باور کین اگر PKK بخوازن خدمت کافی ولاتی بکن به حقیقت باشترین خدمت کو بشن با شنگار بکن او کو شنگار چول بکن چون کو که کامران اوانا دویت الویدر دو آلیدا وگا این زانن PKK چه ترکیه و ایران نزدیک یک بونه دوی حلفا روسی دا دخوازن ویره خط او خدمت او هلال شیعی بکن بوی کو ایران صناهیتر بگه تا سوریه و لبنان و او مترسیه که دخوازن قندیل کادیل چه شنگار بکن کو به همین اوه که او تا رفض کنو نایت قبول کرنه PKK باشه بلام یعنی اگر براوردێک بکەین لە نێوان سیاسەتی حکوومەتی هەرێم و سیاسەتی PKK حکوومەتی هەرێم بە ئاشکرا بازدەوە دەکات کە ئەگەر PKK نەکشێتەوە لە دەڤەری شنگال بژاردەی چەک بەکارهێنانی چەک بژاردەیەکی دوور نابێ بەڵام PKK لە بەرامبەردا دەڵێ ئێمە نەمان گوتووە ناکشینەوە دەڵێین با لە کۆنگرەی نەتەوەیی کورد بە یەکەوە دابنیشین گفتوگۆ بکەین باشە
بۆ ئێوە ئامادە نین لەم کۆنگرێدا ئەم پرسە ئێگلا بکەنەوە. بله اولا پکک تراسید ویت وکو جندرمن ترکان به همان عقلیت به همان منتالیتی رفتار دکن جندرمن دولت ترکا دبیجت لکی در جندرمه که مالی بت ویدر آخامه یا پککش کد بیشت لکی در گریلا که مالی بت ویدر جهمه یا جاره او بابت کنگران توایی بری 2-3 ساله بری هاتنا داعش هاتن نقاش کرنه همو پارتی و آلیین سیاسی هاتن لکنگران توایی دا کم ببن و فرصت که باش بو عرضه قانونی لجهه که کود وکل بجن جواکا نف دولتی اعتراف پیت که کنگران توایی بیتا کنه هون دزانه جبر چی هات راوستان دنه پکه که ادعا دکرد ویا نیویا اندام کنگران توایی بو پکه که بتنه بن پجاک دگو لروجهلاتا کردستان جی دوه نیوی جی بو من بن پیا دجی دگو لروجاوا جی و نیوی جی بو من بن پارتیا کا بچیکو کل وی دروانا چک ربناو پچدکه به همان منتالیتی همان عقلیت دیاره نتوریان بجن هکوانا جی نیوی دخواستن منبره که پیدا کن بو حرحر و زیاده خوازی الویدره دگوتن ام قبول ناکن آلای کردستان هون بلند بکن بله او قبول دکن د میتینگن خود آلاین ترکیه بلند کن آلاین بشار اسد بلند کن بن پیکر بشار اسد و حافظ اسد خوانیشاندان ان بکن آلای کردستان دوی بیت بن پیکرن و سلطان دنه اوا بفی آوایی یعنی د حزر نتوی دا اوان دولت نتوی نوید آخه کنگره نتوی چه چه بد دولت نتوی نوید چه منو تکومت کتل گلی باشه اگر دولت ترکا بردوام بد دولت عراق بردوام بد دولت سوری بردوام بد باشه اگر بین سر یعنی پرسێکی دیکە پاشی بین مفاوضات بکن ئەگەر بینە سەر پرسێکی دیکە پەکەکە لە زۆر شوێن لە باشووری کوردستان تەواجودیان هەیە تەنانەت لە کەرکووکیش وجودی چەکدارانی پەکەکە لەو شوێنانە هەیە و لە قەندیل و چەند ناوچەیەکی دیکە بۆچی ئێوە زێدەتر سوورن لەسەر ئەوەی کە نابێ پەکەکە لە دەڤەری شنگال بێ؟ بله یک اگر و دقت دابد لهمو وان دور و وان هرمن کو شیعه لهنه پککه همو شرکت کت همو بزاوه کت که کلوی خطه دابد حتی گهیت سوریه و حتی کد گهیت لبنان و منطقه آمن بکت اما نقطه که نقطه دوی از السر تلویزیون کردستان 24 بیرا بینرن تلویزیون کردی تینم کو دل برنامه دل بخوین داره لرودا و منگوت وی وقت پککه دگو هم موقت تینا شنگاله مدگو موقت بون وانا الا بچوی و زوره در کون نخوا جس راپرین حتانی ویگا و پککه گنده ما داگیر کریه گلیه بساقا و منطقه همیه داگیر کریه حتی نیروه و ریکانو حتی ده چه حاج عمرانه و منطقه چولاکتن و خاوش خلق دستینت خویکش خلق دستینت خلقه ممنوع دکل سر رازو گندو بیستانن خواه وجود وانا الا اوی زمانی زانن اول گلوانا تیتا آخواندنه لا ماجی دوی پککه به همان منتالیتی به همان مجی کار نکتن لوجود اوان لکرکوک که جی مقبول نینه لمخمور مقبول نینه اگر بخوازن وکو انسان کو محتاجی مأمنه کی بن تشتکه ام لناف دستو پین براین خوین باکوری بون لشرناخ بون منطقه ناف گویا و قشوریا و جیریکیا لمامخورا و گودا بون ما وکی میوان رفتار دکر مدگوت اگر هون با خدا کن یک روز جی هم نبون سبب کو پروبلم و کشه درست بند کچی پکه که هر روز کشه کانید خلقینتن اوا حکومت اگر رسمی الفدره طلب حکومت رسمی یا و هرمه اوا کو پکه که فدره چول کد سر پکه که احترام رأی و خلق بگیرد همو بجارجی بو ما البردستن خلق ما ریکن هزن نف دولتی کورو جوینن هزن نتوایی کسایتیا زاروکا ام بردینه بجنی الله جویدره چول کل مافه مایا کو پکه به گف به تهدید بلا به تهدید جوار نگرن طلبه که گل مال باشور کردستان یا و دبیجین وان اگر هون بنکن سورو زرن به در هم بانا خواه و بن هرم باکور رزگار بکن میدان او باکوره اگر پککه آمدن نبو او شوینت چول بکه براست اوی که نێچیروان بارزانی باسی لێوە دەکا یعنی جددیە یعنی حکوومەتی هەرێم پارتی دموکراتی کوردستان جددیە لەوەی بژاردەی چەک بەکاردەهێنێ بۆ کشاندنەوەی پەکەکە لەو ناوچانەدا؟ ما پێوایە پەکێکە لە مەدانە خۆیە حەقیقی ئیفلاس کریە بۆ بەشارتنا ئیفلاسە خوا فەشەلهینانە خۆل باکوورێ چونکۆ مەدید
وقتی اندام پارلمان هادا پدگرتن وقتی ریوبرن بلدیات دگرتن پکه که بری وی دشیا در روزا که دا 1 میلیون انسان بینت خوانیشاندانا پکه که ایدی نشیا 100 کسا بینت میدانه اوه سیلیک زلهک جماوری بوان کتیت دخوازن بوان هارتو پورتا لهر و وی و فشلا خواه وشیرن راستی همو هل بجارتن همو ریک بو حکومت هریما کردستان و بو گل مل باشور کردستان فکرینه پککه کو صباحی بشتن مشکل دی چکن حق ما هم دفاعش خواب کین وانا در بخین ام بجنه خلق ما شنگار جیک آگهدار بن وجودا پککه لچیای شنگار دبه سبب هر روز طیارین ترکا یعنی ایرانیان ببیتا میدان کشار نف دولتی لوی داره مالن و ویران بکن کچکورن و بینکشنه اولادن و بینکشنه لو ما بری که حکومت کردستان و گواشنه بکت خلق مای شنگار کساتین شنگار برای ماین ازدی و بسلمان شنگار و گواشنه لسر پککه بکن وی جسم غریبش ناف خواه بقورینن و بنرن میدان وان یا حقیقی و بلا پککه لسر او دکره لهندگ میدیای کردی باز دو دکره بشوک لشوکان هزکانی پیشمرگی کردستان لدوری شنگال جولی پیکراوه و لوی هست کو دکریتوه اما حتی چند راسته؟ راستی حکومت کردستان و از بخو شخصی جی باور ناکم گل کردستان ما همیاج پی خوش بتن روزا کش روزا ام شر برای که خواب کین حتی اگر برای که ما ایک ریوندایی سل شویای وکو پککه جی بد ما گمان تی دانینا کرن کردن دلسوز بو سر بخویا کردستان تبلی ریزن پککه بونه لی سیاستا پککه وگاوه بویا چند پارچه و آستانگی کتیه بشک پککه وگاوه کتیه بین تاثیر سیاستا جمهوری اسلامی ایرانه بشک پککه اساسا گریدای ارگنکونه بوده اساس دا عبدالله اوجلان بخوشی دی بیجت و کسیره مشهوره ده رول و باب کسیره ده وانا دا بشه هری خلق فقیر و هجاری کو دل وان صاف پاقجا بو کردینیه هاتنه ناوا کرداتی ده کو تاثیر وان لسر سیاست پکه که کم بویا لو ما هم بیجین پکه که ویگا بویا سلاحه که گلک خطر ده دست هر 4 ولات داگیر کرن کردستان دا و دوی زانای ناوا پکه که دلسوز ناوا پکه که جه خوی حقیقی بگرن و پکه که بیت میدان حقیقی ام ناخوازین کو شر براکوژیه چه ببتن ام هاریکاریا پکه که بکین جهمزا دجمنی در بیت بیت سیاست دیاره برز عونی یعنی برز علی عونی دیاره یکک لخالا سرکوتوکانی هرمی کردستان لرابردودا او بوا سرکرداتی سیاسی هرمی کردستان نیهشتوا یعنی هرمی کردستان باشوری کردستان بکەوێتە بەر مەترسی بەرژەوەندیەکانی وڵاتانی هەرێمی بە تایبەت کە من باسی لێوە دەکەم تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانە لە کاتێکدا ینی ئێمە وەکو کورد دەڵێن خوا نەخواستە ئەگەر خوێنی کورد بەدەستی کورد برژێ پێتان وانە ئەمە ینی باشووری کوردستان تەواوی ناوچەکە دەکەوێتە مەترسی و یەکلاکردنەوە حیساباتی بەرژەوەندی وڵاتانی هەرێمی پکه ده هر دو جارن در بازبوی 40 سالا نوتو 2 40 سالا نوتو 5 لهر دو جارا دجی شرک بو وکالت کرد شرک خلد بول دجی باشور کردستان کرد او هشت کو هرما کردستان لپیشوچون خویا سیاسی آبوری جواکی گلک پاش بکوت و خوینا عزیزن ما به دست ما دانه ره به دست ما و خدا دانه ریتنه و ندبو گوه بکت اوجی نتیجه هنده بو که پکه که اساسا دوی خطا نتوایی دا نبویه لو ماجیک وی جاره جی هم دبجین پکه که دویت او خلق عاقل او خلق نتوایی کساتی نتوایی فشار بین نسر پکه که و بجنه پکه که دفج باشور بردن باشور نابی ببیتا میدان اما من دوا پرسیارم به برایز علی عونی یعنی پیشتر دا گوترا یعنی برپرسانی پکه که برپرسانی دیکه لباشور کردستانش بله کاتم زۆر کەم ماوە دوا پرسیارم ئەوە دەبێت پێشتر مەترسی ئەوەیان دەخستە ڕوو کە پێکدادان لە نێوان هێزەکانی تورکیا کە لە باشووری کوردستانن لەگەڵ گریلاکانی سەر بەپەکەکە لەو ناوچانە کە بە تایبەت لە دەڤەری شنگال مەبەستمە ڕوو بدات ئێستا بۆچی پارتی بۆ خۆی هاتۆتە نێو ساحەکە بۆچی حکوومەتی هەرێم هاتۆتە نێو ساحەکە بله
ئەوەی حکوومەتە هەرێمێ و پارتی دیموکراتی کوردستان داخوازکە دقیقاً ئەوە و نەوێتن باشووری کوردستانە ببیتە مەدانە تەصفیە حساباتن هێزن نێودەولەتی و هێزن لۆکالیەن وەکو پەکێکی ئەگەر پەکێکە دخوازت بارێ هەرێما کوردستانێ سڤک بکتن باشتر ئەوە و وی شەڕی ببێتە نەک باکووری کوردستانە ببێتە ناو کووراتیا دەولەتە تورکیادا و تورک هێجەتێک نەبتن بێن لەمە بدن بەداخەوە چونکو پەکێکێ بدەستڤئینانە دەستکەفتاندا دڤان 30 ساڵادا فەشەل ئینایە و کوڕێن کووردا دانە شەهیدکردنێ vێگاوێ ڕەزا ئاڵتن دوران کاڵکان جەمیل بایق هەموو دبێژن بە دەولەتانەتەوەی نەبێت و دەولەتانەتەوەی شەرمزاریە ئالدار خەلیلۆوان هەمی هۆسا دبێژن vێگاوێ خەلک دەنگی خەلکێ بلند بووە دژن پاگەروە دەولەتانەتەوەی نەبێتن و دەولەت نەوێت پادیارەوە مافێ کەناسیە و چۆپچیاتی چوار وڵاتات بێتن مافێ بندەستیەوە بێت هین بخوا بندەسن و کوڕێمە چەوە دانە شەهیدکردن مادامە چ نەوێتن لەو ما دەوێتن پێکێکێ مراجعەتە سیاسەتە خواب بکرد ناخوازیی سیاسەتەوەکە مەجبور نینین ما لەگەڵ خوا بن ئاو بکت و نوقی بکت ئەوە ئەم داخوازگە ئەوە و ئەوی شەڕی ناو ماڵە باشووری کوردستانی ڤەگو هێستن مەدانە حەقیقی لێ دەرێ خەباتە ئازادیە بکرد ئەگەر خەباتە دیموکراسیش کە بلال حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر هەڵوێستی خۆی و تۆپەکەش لە ساحەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەدایە بەڕێز عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێ لە تەوەری دووەمماندا باز لە ئەگەرەکانی دەستپێکردنەوەی قۆناغی دووەمی دانوستانی نێوان حەزب و لایەنە سیاسیەکان بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان دەکەین. ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسێکە دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بیسەران و بینەرانی کوردستان 24 تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی نێوەخۆی هەرێمی کوردستان و ئەگەری دەستپێکردنەوەی قۆناغی دومی گفتوگۆکانی نێوان حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم مژارەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە بەڕێز عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز عوسمان کاروانی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. بڕیار وا بوو هەفتەی ڕابردوو و لە سەرەتای ئەم هەفتەیەش جارێکی دیکە یعنی گەڕی دووەمی گفتوگۆی نێوان حەزب و لایەنە سیاسیەکان دەست پێ بکاتەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکی جددی نییە. پێتان وایە دواکەوتنی گفتوگۆکان کاریگەری دەبێت لەسەر میکانیزمی بەڕێوەچوونی گفتوگۆکان بەگشتی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم لەوەی کە بارودۆخەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی لەم ناوچەیەدا بەشێکە لە ئاگر و شەڕ و خوێن و هەریەکە لەم وڵاتانەش ئەگەر سەیری بکەی تورک خەمی تورکە خوات و ئێران خەمی شیعە دەخوات و وڵاتە زلهێزەکانیش لە خەمی بەرژەوەندیەکانی خۆیاندان. ئەگەر بێت و کورد بە یەکریزی ناوماڵی خۆی و یەکدەنگی ناوماڵی خۆی نەکەوێتە پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی خۆی و خەمی داهاتوو دوا ڕۆژی خۆی نەبێت پێم وایە وەکو چۆن لە ڕابردوودا لە بەرەنجامی ناکۆکی نێوماڵی کورد دەیان فرسەتی ئاڵتونی لە دەست دەرچووە ئەم فرسەتەی ئەم جارش لە دەستمان دەرئەچێت و هیچ دەستکەوتێکمان دەست ناکەوێت. سەرەتای گفتوگۆکان کە دەستی پێکرد ئەم گفتوگۆیانە بمانەوێ نەمانەوێ ئەمە بەستەڵەکێکی تێکشکان سەرەتایەکی باش بوو. ئەم تێکشکاندنی بەستەڵەکەکە هەنگاوی یەکەم تێکشکاندنی بەستەڵەکەکە بوو بەڵام لە هەنگاوی دووەمدا کە ئەبێ بێ بەدوایە ئەبێ پرۆژەیەکی گشتگیری قوڵی هەمەلایەن بێتە مەیدان لە قۆناغی ڕاوێژکاری نێوان لایەنە سیاسیەکان دەربچێت ئەبێت ئەم پرۆژەیە قسە لەسەر سەرجەم گرفتە یاسایی و سیاسی و ئابووری و سەربازی و نەتەوەیەکان بکات کە هەیە لە ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی و لە ناو کوردستاندا بە شێوەیەکی تایبەتی لە کوردستانی باشوور مەبەستەمایە. بۆیە گرنگە گەڕی دووەمی دانیشتەکان یەکەم زوو دەست پێ بکاتەوانێت لەبەر بێهیوانە بوون لە دانیشتەکان دووەم کە دەستی پێکردوانێ بە پرۆژەیەکی تۆکمە و پلانێکی وا دەست پێ بکاتەوانێ کە بتوانێ لە ئاست گەورەی قۆناغەکە و
چاوەڕوانیەکانی باشە. هاوڵاتیان و تموحی لاەنە باش سیاسەکان. ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان میکانزمی دەستپێکردنەوەی کۆبنەوەکان وەکو دەبیندرێ شاندی پارتی سەردانی تەواوی حزبەکان دەکات گوێبیستی پرۆژەکانی ئەو حزبانە دەبێ دواتر بڕیار وایە ینی پارتی بە پرۆژەیەکی گشتگیرەوە لەگەڵ حزبەکان دیدار و کۆبنەوە ساز بکات ئەم میکانیزمەت پێ وایە میکانزمێکی باش بووە؟ ئەم میکانیزمەی لە ڕابرد بەڵێ لەگەڵتم ببوورە بەشێکی قسەکانیش هەرچەندە قەتع لای من ئەم میکانیزمەی کە هەبوو لە ڕابردوودا کە هات ئەو بارودۆخەی کە گوزەراندی بارودۆخێک بوو قۆناغی یەکەم باش بوو بۆ قۆناغی یەکەم ئەم دانیشتە خراپ نەبوو بەڵام قۆناغی دووەم کە دێتە پێشەوە کامران بە شێوازی قۆناغی یەکەم لەبەر نەپارتی دەڕوات نەسەرجەم هێز و لاەنە سیاسەکانیش دەڕوات چونکە دەبێت پارتی بیر لەوە بکاتەوانێ ئەو بارودۆخەی کە لە قۆناغی دووەمدا دێتە پێشەوانێ دەبێت جددیەتی زۆری پێوە دیار بێت دەبێت ئیرادەیەکی بەهێزی زۆری پێوە دیار بێت بۆ لەبەر قوڵی کێشەکان لەبەر گەورەی گرفتەکان لەبەر لێکدابرانی زۆری لایەنە سیاسیەکان لەبەر ئەو بێ متمانە سیاسی کە لە ڕابردوودا جدیانە قسە بکەین ڕوونتر شتەکان بخەینە ڕوو تۆ باز لە ئیرادە دەکەی پێم وایە چوونی شاندی پارتی بۆ لای حزبەکان ئەمە ئیرادەیەک بوو بەڵام ئەوەی کە بەڕێستان ئێستا داوا دەکەی لە پارتی ئیرادەی هەبێ دەتەوێت پارتی چی بکە ینی سازش لەسەر چ بکاتن بە تایبەت دەبێت پارتی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە لە ڕابردوودا ئەو بارودۆخە نەخوازراوەی کە لە ڕابردوودا دروست بووە بەشێکی زۆری پارتی دموکراتی کوردستان لەی بەرپرسیارە بۆ بەرپرسیارە لەوێ لەبەرەوەی جومگەی سەرەکی بەدەستەوە بۆ لە کوردستاندا ئەو کەسەی کە ناوی لە کوردستاندا سەرۆکی هەرێم بۆ کاک مەسعود بارزانیە ئەوەی کە ناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە پارتی دموکراتی کوردستانە و دەیان پێگەی تری سەرەکی لە کوردستاندا هەمووی لە کوردستاندا لای پارتی دموکراتی کوردستاندا بۆیە لە ڕابردوودا بۆ نمونە ئەو هەنگاوە هەڵانەی کە حیزبیانە نراوە ئەبێ بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێت جارێکی تر بۆ نمونە لە کارخستنی پەرلەمان هەنگاوێکی هەڵەبوو پارتینایی بۆ نمونە ئیفلیسکردنی حکوومەت بەم شێوەیە کە لی بەسەرهات هەنگاوێکی هەڵەبوو پێم وایە سەرکردەکانی پارتیژ احتراباندێک لەم هەنگاوە هەڵانەکەن ئەمانە کۆمەڵی هەنگاوی هەڵەن بۆ نمونە ئەم بارودۆخە دارایی کە لە هەرێمی کوردستاندا هاتووە باز لە شەفافەتی دارایی و باز لە بژێوی هاونیشتیمانیان و باز لە موچەی موچەخۆران و باز لە پەکەوتنی پرۆسەی پەروەردا بەڕاستی بە دەرەجەیەکی یەکەم لە کوردستاندا پارتی لێ بەرپرسیارە چونکە سەرۆکی حکوومەتەکە ئەوە لە هەرێمدا ئەوەی کە نوێنەرایەتی گەلی کوردەکە بۆ وڵاتانی دنیا کە دێت هەر وڵاتێکی دنیا دێ بۆ لای کاک مەسعود بارزانی بۆیە پارتی بەرپرسیارە لەو بارودۆخانە ئەبێ پارتی قوربانی گەورەتر بدات و باشتر بێتە پێشەوانێ لە قۆناغەکەدا و ئەگەر بێوێ بارودۆخەکە چارەسەر بکات ئەبێ پەرلەمان ئەکتیڤ بکاتەوانێ بەلای کەمەوە بۆچی بۆی بار یا ئەو سێ سەرۆکاتی کە لە پەیامەکەی کاک مەسعوودە هاتووە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان سازشی لەسەر باشن ئەبێ لە پێشەوە سەرۆکاتی پەرلەمان بێ یا لە پێشەوە ئەویان بێ لا پێشەوە ئەویان بێ باشە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین لەسەر جەملایەنەکان بۆی بەڵانس بە شێوەیەکی پوختە ڕابگرین ینی بەڕێستان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسیارتی یەکەم لەسەر ئەستۆی پارتی بووە بەڵام ینی پێدوانیە حزبەکانی دیکە بە هەمان شێوە ئەوانیش بە تایبەت بزوتنەوەی گۆڕان کە باست لە کشانەوەی وەزیرەکان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەست لە بزوتنەوەی گۆڕان بوو ینی بزوتنەوەی گۆڕان لەکوێوە ئەویش بە شێوەک لە شێوەکان بەرپرسیارتی دەکەوێتە ئەستۆ لە دروستبوونی ئەم ڕەوشەدا ئایا بەتەنیا پارتی بووە؟ بەڵکو پێم وتی پارتی بەرپرسی یەکەمە لە بارودۆخی هەرێمی کوردستان لە دوای ئەو بە دەرەجەی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە و بزوتنەوەی گۆڕانش بەرپرسیارە لە کۆمەڵێ هەنگاوی بەپەلەی خۆی لە قۆناغەکەدا کەنای
کە بەڕاستی پەلەی کرد لە هەنگاوەکانە لە قۆناغەکانە ئەوەش بارودۆخەکەی زیاتر ئالۆستر کرد هەموو ئەمانە هەیە لە بارودۆخەکاندا بۆیە ئەڵێم چونکە ئێستەیش لە هەرێمی کوردستاندا کاکەمەران ئەگەر واقعیانە سەیری بکەین ئێمە دوو نفوسی جوگرافیمان هەیە دوو پێگەی سەربازیمان هەیە دوو پێگەی ئابووریمان هەیە ئێمە شتێکمان نەماوە لە کوردستاندا ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێمە دەسەڵاتی ئیداریمان هەیە لەو دوو دێگەڵە پارتی ڕابەراتیەکە لەم دیم دێگەڵا بەڕێز عوسمان تۆ باسدەوە دەکەی تۆ باسدەوە دەکەی یعنی تۆ باسدەوە دەکەی حکوومەت نەماوە یعنی ئەگەر حکوومەت نەماوە بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان تاوکو ئێستاش هەر بەردەوامە لە نێو کابینەی حکوومەتدا لەبەرەوەی ئەو بارودۆخە سیاسیەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بووە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ڕێگە چارەی نەبینیوە ئەو وەزیرانەی کە هەیەی بیکێشێتەوانێ بەمە چارەسەری کێشەکان ئەگەر یەکگرتوو بزانێ بە دەست لە کار کێشانەوەی وەزیرەکانی چارەسەری کێشەکان هەبێت بەڵام بەڕێز عوسمان ینی ئەو قسانەی بەڕێزتان بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ بەرپرسانی دیکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە هەولێرن زۆر جیاوازە ئەوان باسدەوە دەکەن کشانەوە لە حکوومەت چارەسەر نییە ئەوەی کە لە قسەکانی بەڕێزتانەوە جێبیست دەبم زێدەتر ئەو سیاسەتەیە کە بە شێوەیەک لە شێوەکان تەواوی حزبەکان پەیڕەوی دەکەن باشە تۆ پێم ناڵێ ینی ئەوەی کە کرا لە 23 حوزەیراندا ینی لە کاتێکدا ڕێکەوتن هەبوو لە نێوان حزبەکاندا ڕێکەوتن هەبوو کە پرۆژەی سەرۆکایەتی هەرێم بە پێی ڕێککەوتن و گفتوگۆ چارەسەر بکرێ پێت دوایە هەنگاوی سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆر یوسف کە نەگەڕایەوە بۆ ئەو ڕێککەوتنە هەنگاوێکی دروست بوو دانیشتنی 23 حوزەیران کاکەمەران جیاوازە لە دانیشتنی 19 ئاب بەڵێ دانیشتنی 23 حوزەیران پەرلەمان ڕۆژێکی یاسایی و ئاسایی زۆر باشی خۆی بەڕێکرد یعنی باز قسەکردن بۆ لەسەر بابەتێکی قانونی و بابەتێکی یاسایی باز دەوە بۆ لەوەی سەرۆکی ئەم وڵاتە لە ڕووی قانونیەوە پشتیوانی یاسایی لەدەستداوە دەبێت لە پەرلەماندا چارەسەرێکی بۆیا بنرێ و بەڵام حاجی کاروان کە پەرلەمانتاری سەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە پرۆگرامی باسی ڕۆژ باسی لەوە کرد کە ئەوان پێشتر ڕێککەوتن گفتوگۆیان کرد هەموو فراکسیۆنەکان لەسەر ئەوە ڕێککەوتن بەبێ ینی هەتا ڕێککەوتن نەکرێ ئەوان جارێکی دیکە نەگەڕێنەوە باڵەخانەی پەرلەمان گوتیشی ڕێک بەو شێوەیە باسی کرد گوتی ئەوەی کرا دژی ئەو ڕێککەوت نەبوو کە تەواوی حزبەکان کردیان ئەوەی سەرۆکی پەرلەمان کردی دژی ڕێککەوتنی ئێمە بوو بۆچی ئێوای ئێستا بەرگری لە هەڵوێستی سەرۆکی پەرلەمان دەکەن پێتان وانە لە ناو حزبەکەی ئێوەش هەر یەکێک بە شێوەیە کە خوێندنەوەی بۆ دەکا ئەنی سیاست دەکا نەخیر خوێندنەوەی هەموو برادەرەکانی ئێمە وەکو یەک وایە بەڵام پێم وایە لای جەنابەت شتەکان تێکەڵاو بووە ئەوەی کە باسی لێباکرێ 23 حوزەیران جیاوازە لە 19 ئاب 19 ئاب حیزبەکان بەیەکەوە ڕێکەوتن کە ڕێکەوتنی سیاسی بکرێت و کۆبوونەوەی پەرلەمان نەکرێت و ئەمریکیەکان و تەنانەت وڵاتەکانی دنیای تریش بەشداری بوون لە کۆبوونەوەکە و هێز و لایەنە سیاسەکان ڕێکەوتن لە 19 ئابا زۆر ڕاستە کە ئەم ڕێکەوتنە کراوە بۆ ئەوەی کەوا هێز و لایەنە سیاسەکان ئەگەر جیاوازی نییە لە سیاسەتی ئێوەدا بەڕێز عوسمان بۆچی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر ئەبوبەکر هەڵەدەنی ینی بەیاننامە بڵاو دەکاتەوە باز لەوە دەکات کە ئەوەی بەڕێزیان دەفەرمێ ینی سیاسەتی یەکگرتووی ئیسلامی نییە ئەوەی کاگە و بەکر هەڵەدنی کە ئەنجومەنی سیاسی قسەیەکی لەسەر کرد یەکەم باز لە کۆبوونەوەی پەرلەمان نییە باز لە ڕابردوو نییە ئەبوو بەکر هەڵەدنی لە کۆبوونەوەکانی ڕابردووی پەرلەمانە حزب هیچ قسەیەکی لەسەر نەکردووە و کاتێک کە ئەو قسێژ نووسراوەی ئەنجومەنی سیاسی ئەڵێ هەندێک لە وتەکانی ڕای تایبەتی خۆیەتی بامەسا هەڵەدنیش لە گفتوگۆکەیدا لە ئێنارتی وتی بەڕای شخصی خۆم ئەم قسەیە ئەەکەم باشەکەی ئەگەر ئێوە پێتان وایە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان هەڵوێستێکی دروست بووە و پارتیش کەم و کوڕی هەبووە لەو بەرپرسیارەتەی کە لەسەر شانیدا هەبووە بۆچی ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان
ینی هەمان هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانتان نەگرتۆتە بەرتاوەکو ئێستا بۆچی لە حکوومەت نەکشانە وەکو پشگیریەک لە هەڵوێستی حزبێک کە پێتان وایە ینی پارتی خەتابار بووە. ئێمە ڕای خۆمان و تومانە لە 19 ئابار کە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان کرا کاتێک کە سەرۆکی پەرلەمان سەر بە بزوتنەوەی گۆڕان بوو کە ئیلتیزامی نەکرد بەو ڕێکەوتنەوانێ کارتێکی بەقوەتی پەرلەمانی سووتاند و ئەو دانیشتنە هەڵە بوو. ئێمە ئەمەمان وتووە سەرجەم سەرکردە سیاسەکانی کوردستانیش زۆربەیان بە هەڵەیان زانیوە ئەو دانیشتنە ئەوەی 19 ئاب باز دەوە کراوە. ئێمە پشتیوانی نە لە بزوتنەوەی گۆڕان نە لە پارتی دموکراتی کوردستان نە لە هیچ کەسێکەکەین. ئێمە پشتیوانی لە سەروەری یاسا ئەەکەین، پشتیوانی لە حرمەتی سندوقی دەنگدانەکەین، پشتیوانی لە پەرلەمانی کوردستانەکەین لەوەی کەوا ئەو پەرلەمانە دەنگ و سەنگ و ڕەنگی هەموو خەڵکی کوردستانە ئەبوایە هیچ هێزێکی سیاسی ماف بەخۆی نەدا بە تەنیا لە کاری بخات و ئاوای لێ بکات و بارودۆخی خەڵکی کوردستانیش بەم ئاقارەیە سابگێ. بەڕێز عوسمان ینی وەکو دەزانرێ ینی هەموو ئەو پۆستانەی کە پارتی هەیەی لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە دەنگی خەڵک بووە و لە ڕێگەی هەڵبژاردن بووە. بۆچی ئێوە ینی وەک بڵێ مافی پارتی نەبێ ئیدارەی ئەم حکوومەتە دەکا وەکو بڵێ بەخێر ینی ئێوە ئەم پۆستە بەخێر دەدەن بە پارتی و پارتی ئیدارەی ئەم پۆستە دەکا. نەخێر پارتی بە پێی سندوقەکانی دەنگدان مافی خۆیەتی کە سەرۆکی حکوومەت بێت، مافی خۆیەتی کە کابینەی حکومی پێک بێنێت، ئەوە مافێکی دەنگدانی خۆیەتی کە بەدەستیێناوە، بەڵام نابێت ئیستیغلالی ئەوە بکرێت لەبەر ئەوەی کە بووی بە دەنگی یەکەم مادام تۆ حکوومەتەکەت پێک هێناوە بە ئارەزوو مەیلی شخصی باشە بەڕێز عوسمان ئەمە چەندە ڕێی تێدەچێت بەڵێ پرۆسەی خوێندن لە زۆنی سەوز لە زۆنی نیلی وەکو دەبیندرێ بایکۆت کراوە وەستێنراوە. تەنانەت پرسی پۆستی پارێزگاریش بە هەمان شێوە تاوەکو ئێستا چەند پارێزگارێکی هەیە لەنی هاوڵاتی لە شاری سلێمانی نازانێ کامە پارێزگار بەڕاست پارێزگاری فەرمیە. ئەو هەموو کێشانەی کە لە نێو پارێزگای سلێمانی دەبیندرێ ئایا بەڕاست ئەمەش هەموو کەم تەرخەمی لە پارتی دموکراتی کوردستانە بۆی ئێمە ینی ڕاستگۆ بین بەرامبەر بە بینەرانی کوردستان 24. باشە کامەران بۆ ئەوەی ڕازگۆ بین کێشەکان کە ئێستا لە کوردستاندا هەیە ئەوەی کە لە زۆنی سەوزایە باز لە پەککەوتنی پرسی خوێندنەکەیت. خوێندن پرسی خوێندن سەر بە وەزارەتی پەروەردەیە، وەزارەتی پەروەردە وەزیرەکەی لە پارتی دموکراتی کوردستانە. ئەم کەیسە باز لە چییە؟ باز لە موچەی مامۆستایانە. موچەی مامۆستایان لە کوێوە دێت؟ لە ئەو داهاتەوە دێت کە پێوترێت داهاتی نەوت. ئەم داهاتە بۆ ناشەفافە لە هەرێمی کوردستانە. چێ عەقدی 50 ساڵەی نفرۆشتنی نەوتی کردووە؟ چێ عەقدی کۆمپانیاکانی نەوتی لایە؟ چێ گومرگی هەرێمی کوردستانی لایە؟ چێ داهاتی ناخۆی؟ ئەمە باقسەکانم تاوکەم. یعنی ئەو واقعەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا، ئەو واقعی کە هەیە لە هەرێمی کوردستاندا ئەبێ وەکو خۆی بڵێن ئێمە ئەڵێین ئەو بارودۆخ و نائارامی کە ئێستا لە پشێوی دروست بووە لەسەر ئاستی خوێندن لە هەرێمی کوردستاندا لە زۆنی سەوزە هەمووی بارتەقای ئەوەیە کە مامۆستایان کەواتە تۆ لەگەڵ ئەو سیاسەتەدای کە ینی منداڵ بێبەش ببێ لە پرۆسەی خوێندن ینی ئەویش ببێت بە کەیسێکی سیاسی؟ ئەوە من لەگەڵ یانیم کە منداڵی کورد بێبەش ببێ لە پرۆسەی خوێندن. ئەوە بەرنامە ناشەفافیەکەی حکوومەتە لەگەڵ بێبەشبوونی منداڵایە لەگەڵ پرۆسەی خوێندن. ئەوە بێ بەرنامەی و شکستی ئەوەندە کە حکوومەتێک ئەگەر ئەوەندە بێ بەرنامە بێ حکوومەتێک ئەوەندە کە وەکو تۆ باسی لێوە دەکەی گەندەڵ بێ ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێوە بڕیار نادەن بکشێنەوە لەو حکوومەتە؟ بۆچی هەتاکو ئێستا ینی کابینەی وەزارەتەکان و بەڕێوەبەرە گشتەکان لە چەند وەزارەتێک بەڕێوەی دەبن؟ ئەوەی کە تۆ جەنابەت لی باسێکی کامەران ئێمە لێرە گفتوگۆیەک ئەەکەین لەسەر بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستاندا کشانەوە و نەکشانەوە
ئەوە ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەمینداری گشتی بڕیاری لەسەر ئەدات بارودۆخی گشتی بەرژەوەندی گشتی چۆن بخوازێ یەکگرتوو هەتاوەکو ئێستا وای کردو هەرواش ئەکات ئەگەر لە ڕابردوشدا سەیری مەلەفی یەکگرتوو بکەیت یەکێکین لەو حیزب و لایەنە سیاسیانەی کە لەم بوارانەیە زۆر سەرمان بەرزە و ڕوومان سوورە لە بەردەم هاونیشتیمانیانی کوردستان و لە بەردەمی خوای گەورەشدا لە قیامەتدا بۆیە بەڵێ ببوورە زۆر ببوورە ینی کات تەواو بوو بەڵام دوا قسم ئەوە دەبێ ینی زۆر جار گلەی لەوەش دەکرا لە ئێوە بە تایبەت ئەو کاتەی کە حکوومەت زەنگین بوو پارەی هەبوو قەیران نەبوو لە هەرێمی کوردستان هەمووتان ئەو کابینەتان بە کابینەی خۆتان دەزانی بەڵام دوای ڕوبەڕووبوونەوەی قەیران یعنی ڕوبەڕووبوونەوەی قەیران بە هەرێمی کوردستان ئیتر ئێستا بە هەمووان سەرکۆنەی حکوومەتێک دەکەن کە بە شێوەک لە شێوەکان بەیەکەوە بەشدارن هەم لە باشە هەم لە خراپە بەڕێز عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس قسەی ئێمە نییەکە کردێت قسەی خۆت بوو بێگومان ئێوە ینی خوێندنەوەیکی گشتی هاوڵاتیان بوو لەسەر ئەم پرسە زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بوو بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا